هەڵبەت بوونی کۆمەڵە شوێنەوارێکی زۆر لە شاری کوفریە لەگەڵەوەی بەنداوەکە و کۆمەڵی جێگای تایبەت دەستی خێرخواز ئەو ڕێکخراوانە خۆشبێت کە هاوکار بوونە لە ناوچەکەیە ئەمە وای کردووە کە ئەم فستیڤاڵە ئەگەر بۆ شارەکانی تر جارێک گرنگ بێ بۆ کفری دوو جا گرنگترە بۆ لەبەرەوەی دیسانەوە هێنانی کۆمەڵی ڕاگەیاندگار و دەستگاکانی ڕاگەیاندنە بە بۆنێ فستیڤاڵەوە ناساندنی کفریە دیسان و ئەبدێتی کفری ئەکات بۆ دەرەوە هەروەها هێنانی کۆمەڵی گەشتیاری زۆرە بۆ کفری و لەگەڵ ئەوەش تاوکە بینین کاری دەسی یاخود پیشەی ئازاد خەڵک بە ئازادانە ئیشەکە و کاری دەسی خواردنە کولتوریەکان لێرەیان نمایشەکرێت و ئەمەش نیشانی ئەوەدا کفری ئێستش هەر لە شوناسی شارستانیەتی خۆیایە و ناوێت ئەو شارستانیەتی خۆی لەدەست بدات و بۆیە ئەگەسەی بگەن زۆرە لە کەبرەکان گرنگیان بە بابەتی کۆن داوە لە گڵێم لە ڕاخەر لە هەر جۆرە شتێ تەنانەت خواردنی کوردەواری جارانە خەڵک لە کفریەوە ڕۆژ بۆ شارەکانی دیکە بەڵام ئێستا خانوو لە کفریا دەست ناکەوێت بەکرێش بەڵێ هۆکاری ئەوە چووکە کفری لە دێر زەمانەوە شار بووە هۆکارێکی چاکی هاتیاکەوا دیسانەوە کفری بژاوەتەوە و دڵنیام کفری لە داهاتووە زیاتر ئەبوژێتەوە بەڵێ ئێستاکە ینی وای لێ هاتووە سەردەمێک لە گەڕێکی وا هەبوو دەخانی بە کرێ هەبوو بە کەمترین نرخ بەڵام ئێستاە یانی هۆکاریەوە کە کفری خەڵکێکی زۆر کە پێشتر باری کردووە دیسانەوە ئەگەڕێتەوە بە کفری و هەروەها خەڵکانێکی تریش ئاواتەخوازن بێن لە کفریە بژێن لە بەرەوەی خەڵکی ئەم شارە ینی هەر کەسێ دێت بە خەڵکی ئەم شارەی حسابەگا و ڕێزی لێ ئەگرێ مەش هۆکاری گوتانێک کە لە خوورمات و لە ناوچەکانی ترەوە خەڵکێک عەتفی لەگەڵ کفریە هەیە و دێ لێرە نیشتەجێ بێت و ئەوە هۆکاریوەتانێک کە کفری بەرەو فراوانبوونێکی چاکەچێت.